هەفتەی داهاتوو پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە. ئاگرەکە یارمەتیگە لە زیانە مادی و گیانیەکان زیانی بە ژینگەش گەیاندووە. هەواڵی دژبەیەک لەسەر 600 میلیارد دینارەکەی عێراق بڵاو دەکرێتەوە. لە تیوار نیوز سلااوتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. پێشڕەو حەمەجان یاریدەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی بۆ کاروباری خوێندکاران ڕایگەیاند. ئەمڕۆ چوارشەممە لە ڕوانگەی خەمخۆری بۆ داهاتووی 23,000 خوێندکاری زانکۆی سلێمانی و هەڵنەپەساردنی ساڵی خوێندنی 2023 بۆ 2024 سەرجەم خوێندکاران ئاگادار دەکەینەوە هەفتەی داهاتوو پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە. باسی لەوەش کرد بەو هۆیەوە وەک فەرمانگەی کاروباری خوێندکاران داواکارین خوێندکارانی کۆلێجەکان بە پێی خشتەی وانەی کۆلێجەکانیان کە بەم نزیکانە لەلایەن کۆلێجەکانیان بڵاو دەکرێتەوە سەردانی نێو کۆلێجەکان بکەن. ئاماشەی بۆش کرد هاوکات داواکارین خوێندکارانی دەرەوەی شار بە پێی خشتەی دابشکردنی بەشە نێوخۆییەکان کە بەم نزیکانە لەلایەن بەڕێوەبەرایەتی بەشە نێوخۆییەکان و بڵاو دەکرێتەوە سەردانی بەشە نێوخۆییەکان بکەن. لە سنووری ناحیەی ئەربەد لە پارێزگای سلێمانی ئاگر لە کۆگاگی قیری شل کەوتەوە. بەڕێوەبەری ناحیەکە دەڵێت ئاگرەکە بەردەوامە و کۆنتڕۆڵ نەکراوە. فریاکەوتنی سلێمانیش دەڵێت کەسێک گیانی لەدەستداوە و سێ کەسی دیکەش بریندارن و برینەکانیشیان سەختە. پامنێری تیوار نیوز سەبارەت بە زیانەکانی بەهۆی ئاگرەکەی ئەمڕۆ لە عەربەد کەوتەوە ڕایگەیاند. ئەو کۆگای لە عەربەد بەیانی ئەمڕۆ گڕی گرت و تایبەت بوو بە قیری شل نزیکەی 3600 تەن نەوتی ڕەشی تێدا بووە کە دەکاتە نزیکەی 4 ملیۆن لیتر نەوتی ڕەش. وتیشی بە کوێرەی زانیاریەکان تا ئێستا 4000 تەن قیر کە بە بەهای 7 ملیۆن دلار مەزەندە دەکرێن زیانی بەرکەوتووە. هەروەها شارەزایەکی ژینگەش سەبارەت بەو پرسە ڕایگەیاند بەداخەوە ئاگرە زیان بە ژینگەش دەگەیەنێت. تا ئێستا لایەنی پەیوەندیدار هۆشداری تەواویان نییە بۆ بابەتە. دکتۆر نارمین معروف ئەنجامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بەهۆی نەبوونی پارەی نەختینە 600 میلیارەکەی عێراق بۆ هەرێم دوا دەکەوێت. بەهۆی نەبوونی پارەی نەختینەی پێویست لە بانکەکانی عێراق ئەگەر هەیە ڕەوانەکردنی دووەم سلفەی حکوومەتی یاریمی کوردستان دوا بکەوێت بۆ سەرەتای هەفتەی داهاتوو. بەهۆی نەبوونی پارەی پێویست دابەشکردنی موچەی فەرمانبەرانی حکوومەتی ناوەندیش بۆ چەند ڕۆژێک دوا کەوتووە و لە کاتی خۆیدا دابەش نەکراوە. ڕۆژنامەنووسێکیش ڕەخنە ئاراستەیە و پەرلەمانتارە دەکات و ڕای دەگەیەنێت وەزیفارە بەرزەکەی نەرمین معروف بووەتەوەی 600 میلیارەکە دێت نایەت ئەگەر هەیە بێت کە دەکرا و پەرلەمانتارە ڕۆڵی زۆر گەورەتر بگێڕێت لە لیژنەی داراییدا و یەک پێشبینی و زانیاریشی دروست دەرناچێت. سێواڵم پێشکەشکردن کاتێکی خۆش.